بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه وسلم. ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان لەژیانماندا هەموومان تووشی بەتاقەتی دەبین، تووشی ناومێدی دەبین بەهۆی ئەو ژیانە قورسەیە کە لەسەرماندا. بۆیە لەو حاڵەتەدا بە دوای کەسێکدا دەگەڕین بۆی دڵنەوەیمانکە بە قسەیەک یان بە دوو قسەیان بە ڕەفتارێک بە کردارێک وامە لێ بکە دڵنەوەیەک بێ بۆ ئێمە. باشە ئەگەر ئەمە لە بەرامبەر گوناحەکانماندا چۆن دڵنەوەی وەرگرین کە هەموومان زیادەڕێیمان کردو لە گوناحەکانمان بەردەوام گوناح دەکەین. ئایا دڵنەوەی خۆمان لەکوێ وەرگرین؟ بێگومان دڵنەوەی خۆمان هەموومان لە پەروەردگارمان وەردەگرین. بۆیە پەروەردگارمان دەزانێت ئێمە گوناح دەکەین. بۆیە لە حەدیثێکی قودسی دەفەرموێ: يا عبادي إنكم تخطئون بالليل والنهار وأنا أغفر الذنوب جميعا. پەروەردگار دەفەرموێ ئەی بەندەکان ئێوە شەو ڕۆژ گوناح دەکەین. سوبحان الله، پەروەردگار دەزانێت مەر گوناح دەکەین. بۆیە پەروەردگارمان دەوێت دڵنەوەیمان بکە و بەپێی پلەی تەقوایمان بەپێی پلەی بەندایەتیمان بۆ خوا پەروەردگار دڵنەوەیمان دەکات. یەک لەو پلانە پلەی متەقینە، ئەو کەسێک کە لە متەقیندا و لە خۆپارێزرانە بێگومان خۆپارێزرانیش تووشی گوناح دەبن، بۆیەش پەروەردگار دڵنەوەیان دەکات. خوای گەورە لە قورئاندا دەفەرموێ: والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. سبحان الله، باقي بيقردي بوخوا چەندە لە خۆپارێزانە بی لۆی خۆت بپارێزێ گوناح هەر تووشی گوناح دەبی. بۆیە پەروەردگار ئەو ئاەتەی تایبەت بۆ سیفەتی تایبەت بۆ متەقینەکانی داناوە، چکە یەکێک لە سیفەتی متەقینەکان کە تووشی گوناح دەبن یەکسەر دەچنەوە داوای خۆش بن لە پەروەردگاران دەکەن. باشە ئێمە لە پلەی متەقینان نەبووین و کەسێکی ئاسایی بین گوناحمان دەکرد، خوای گەورە هەر دڵنیامان دەکات. خوای گەورە دەفەرمێ: ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. سبحان الله، أولا بلي دوم ده كاتك تو گناح دكي وظلم لنفس خود دكي أجر توبة بكي خواتي مهربان برحمة دكي بلا ما قري هاتي يوم لبلاي ستيم دابن كبرداوم زيادة روي ما دكي لجناح كان مان تيدا نقوم بين لجناح كان مان پەروەردگار مان هەر دڵنای مان دەکات و دڵی بێئومێد ببن. پەروەردگار مان دەفەرمێ: قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. دەبێت ئەو دڵخۆشتر چی بێ لە کاتێکدا تۆ زیادە ڕۆیت کردووە پەروەردگار دەزانێت تۆ زیادە ڕۆی دەکەیت، بۆیە دەڵێ ئەی بەندەکەم بێئومێد مەبە لە من لە هەموو گوناحەکانت خۆش دەوم کە بەڕاستی من بەخشندە و مێرەبانم بۆیە خۆشەویستانم. بیر لە ژیانی خۆت کەرەوە کە هەموومان سەرتاپەمان تووشی گوناح بووینە. ئایا کاتەوە ناتوێت تۆ بگەینەوە بگەڕێنەوە بۆ لای پەروەردگارمان کە ئاگای لە دڵمان و دڵنەوەیمان دەکات؟ هیوادارم سوودی لێ ببینن. بیر لە ژیانی خۆتان بکەنەوە، یەک لەو ئاەتانە لەسەر خۆتان بخوێنەوە بۆی کاریگەری لەسەرتان هەبێت. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.